لە زۆربەی ئەوروپا دابڕدراوە بەندەرە گەورەکانی ئاژاوا و ئالۆزی تێکەوتووە. بەریتانیا بە شێوەیەکی کاریگەر لەلایەن دەرەوسیەکانیەوە کەرەنتین کراوە، دەیان وڵاتی دیکە گەشتەکانیان بۆ ئەو وڵاتە و لەو وڵاتەوە ڕاگرتووە، لەوانە هێندوستان، کەنەدا و رووسیا. سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕۆژی دووشەمە گوتی حکوومەت لە هەوڵی ئەوەدایە هاوپەیمانانی ئەوروپا ڕازی بکە بۆ کۆتایی هێنان بە داخستنەکان. ئێمە لە بەریتانیا بە تەواوی لە نیگەرانەکانی هاوڕێکانمان تێدەگەین و دەربارەی کۆڤید، نیگەرانەکانیان دەربارەی ئەو جۆرە نوێی کۆرۆنا. بەڵام هەروە ئەوەش ڕاستە کە ئێمە بڕوامان وایە کەوا مەترسی گواستنەوە لەلایەن شوفێرێک بەتەنیا لە کابینەیەک دانیشتووە زۆر کەمە، بۆیە هیوادارین بە خێرایی تا ئەو شوێنە پێوان دەکرێت پێشکەوین. داخستنەکان بە شێوێکی زۆر توند لە ناوچەی دۆڤەر هەستی پێدەکرێت ڕۆژانە نزیکەی 10,000 بار هەڵگر لە ڕێگای قیتار و بەلەمەکان و دەڕوەنە بەندەری کالەی فەرەنسا. لە نێو ئەو شۆڤێرانەی گیریان خواردووە یەکێکیان ستانسێلا ئۆلبەرچی خەڵکی پۆڵەندا. من 3 منداڵم هەیە و هاوسەر، ئەوان پێویستیان بە من هەیە کە بۆ جەژنی کریسمس لەوێ بم. کریسمس لە پۆڵنیا پشوویەکی زۆر تایبەتە، تێکەڵەیەکە لە ئاین و نەریت. بۆ خەڵکی پۆڵەندی زۆر قورسە لە جەژنی کریسمسدا دوور بێت لە ماڵەوە، بۆیە ئەم دۆخە بۆ من زۆر قورس تەواو دەبێت. هەناردەی بەریتانیا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دروست دەبێ، هاوکاتیش ئەگەر شۆفێرە ئەوروپایەکان ڕەتی بکەنەوە گەشت بۆ وڵاتە بکەن، ئەگەری ئەوەش هەیە هاوردەکردنیشی تووشی کێشە بێ. سوپەرمارکێتەکانی بەریتانیا ئەگەری کەم و کوڕیەکانیان هۆشداری داوە. بەریتانیا کۆتاییەکانی هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە ڤایرۆسێکی نوێی کۆرۆنای دەستنیشان کردووە کە 70% زیاتر لە جۆرەی پێشووتر توانای گواستنەوەی هەیە و ئەمەش هانی وڵاتانی تریدا کە بربەگەشتەکانیان بگرن بۆ ئەو وڵاتە. کۆمسیۆنی ئەوروپا ڕۆژی سێشەمە پیشنیاری کرد کە هەموو گەشتێکی ناپێویست لە بەریتانیاوە بۆ وڵاتانی ئەوروپی ڕابگیرێ، بەڵام ئەوەشی خستە ڕوو کە کارمەندانی بەشی گواستنەوە وەک شۆڤێری بار هەڵگرەکان دەبێ ڕێگە پێدراو بن بۆ گواستنەوە و هەروەها وتی پێویستە قەدەخەی گەشتی ئاسمان و قیتاریش هەڵبگیرێ. هەروەها وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپاش ناچارنیان ئامۆژگاریەکان جێبەجێ بکەن و گفتوگۆی نێوان بەریتانیا وڵاتانی یەکێتی ئەوروپاش هەر بەردەوامە. قەدەغەی گەشتە ئاسمانیەکان لە ئێستادا وەک جۆرێک لە خۆپاراستن گیراوەتە بەر. کۆت و بەندەکانی دیکە سەبات بە گەشتکردن لە بەریتانیاوە لە ئێستادا لە پێداچوونەوەدایە. هاوکات زیاتر لە 16 ملیۆن کەس لە باشووری بەریتانیا لەوانە لەندەن بە قورسترین شێوە لە ژێر کەرەنتینەدان و تێکەڵبوونی خێزانی و گەشتی ناپێویست قەدەخە کراوە. من پێم وایە کە ڤایرۆسە نوێیەکە بە دڵنیاییەوە جگای نیگەرانیە و وا دەزانم بڕیارێکی دروست درراوە، بەڵام خۆزگە چەند ڕۆژێ زووتر ئەم بڕیارە دەدرا. زانایان دەڵێن کە جۆرەی نوێی ڤایرۆسەکە وا دەکابوونی ڤاکسێنەکە ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتر گرنگی خۆی دەرخا. ئیستا زیاتر لە 9 ملیۆن بەریتانی یەکەم ڤاکسێنی دژە کۆرۆنایان وەرگرتووە. هاوکاتیش تەنیا چەند ڕۆژێک ماوە کە بریتانیا پێ بخاتە قۆناغی برێگزێتەوە کە دەکاتە ڕۆژی یەکەمی سەرەتای ساڵی نوێ. هێشتا لەسەر هیچ مامەڵێکی بازرگانیش ڕێنەکەوتوون. مامەڵە بکرێتیانە، بەڵام پێشبینی ئەوە دەکرێت کە بە چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کێشە لە مامەڵە و گەشتەکاندا زۆرتر دروست بێت.